بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بنراني برز خوشويست مسلمانانی عزیز، سلام و رحمتی خوای پروردگار برجه بسر ملائک مانده. خوای پروردگار عاقبت خیر من بکاتن، سر برز و سر فراز دنیا و قیامت من بکا، دهاتو من لرابردو من باشتر بکا، بمسلمانی بمان جنه، بمسلمانی زندی من بکاتوا، بمسلمانی لو دنیای کۆتایی بە ژیانمان بێنێتن بە حەول و قووەتی خوا ئینشاء الله تعالى. خۆشەویستانم، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی چاکەکاری یانەوەتە خەسڵەت و سیفەتە جوانەکان بە خزمەتتان دەگەمەوە لە حەڵقەیەکی نوێ. ئەو بەرنامەیە خۆشەویستانم بەرنامەیە کە پێویستە کاتن ئینسانی موسڵمان بەکردەوە و بە عەمەل ئەو خەسڵەتانە لە خۆی دابێنێتە دی، ئەگەر بیەوێتن بەختەوەر بێتن، ئەگەر بیەوێتن سەرفیراز بێتن، بۆی کە ئەو بەها بەڕێزانەی کە مە باسییان دەکەین، ئەو بەها گرنگانەی کە باسییان دەکەین، شتێک نین ئینسان هەر بیان زانێتن، بۆی باسییان ناکەین وەکو عیلم بە گوێچکەی خۆمان و خەڵکی دابدەین و پشتگوێیان بخەین. کاتێک لەیان سوودمەند دەبین کە لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێیان کەین، لە خۆماندا بێتە دی. لەبەرەوە بەرنامەی بەهاکان بەرنامەیە کە بەڕاستی پێویستە کە هەموو لایەکمان بە گرنگی معاملەی لەگەڵ بکەین و بێتە مایەی و بیرهێنانەوە بۆ هەموو لایەکمان. ئەگەر ئەو خەسڵەتە جوانانەی کە باسییان دەکەین تێماندا مەوجود بوون، سوپاس و ستایشی خوای پەروەردگاری لەسەر بکەین. ئەگەر تێماندا مەوجود نەبوون، ئینسانی ئیماندار دەبێ هەوڵدا ئەو خەسڵەتە جوانانە لە خۆیدا بینیتە دی. بەڕاستی ئەگەر تەماشای قورئانی پیرۆزیش بکەین، قورئان ئەتوانم بڵێم پانتاییەکی زۆری گرتووە لە حدودی 50-40 ئایەتێک خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی ئیحسان و باسی موحسین و ئەوانە دەکات. یعنی ئەگەر بەس هەڵوەستە لەسەر ئایەتەکان بکەین، بەس لە ئەو کەلیمەی ئیحسان چاکەکاری دەبێت 40-50 حەڵقەی لێ تەسجیلکەین. یعنی توانم بڵێم بەرنامەی بەهاکان هەمووی بە ئیحسانەکەی کۆتایی پێدێتن. و ئیحسان کانگای خەسڵەتە جوانەکانی دیکەشە. ئەگەر ئینسان چاکەکار بوو، موحسین بوو، خەسڵەتە جوانەکانی دیشیدا دێنە دی. بەڵام خوا نەخواستا ئینسان کە هەڵگری ئەو خەسڵەتە جوانەی نەبوو، خەسڵەتەکانی دیکەش لە دەست دەدات. لەبەرەوە خوای پەروەردگار بێ حکمت نییە کە ئەمر پێ دەکات، دەفەرمێ ئین الله یەأمر بالعدل والإحسان. جا ئەو عدل و ئیحسانە لە هەر کەسێکی دابن دەیڕازێننەوە، جوانی دەکەن. بچینە خزمەت ئاەتێکی دیکە لە قورئانی پیرۆزدا هەر دەربارەی ئیحسان. خوای پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 195: وأنفقوا في سبيل الله ولا تلقوا بأيديكم إلى التهلكة وأحسنوا إن الله يحب المحسنين. طبعا لێرە ئەو ئاەتە خەڵک بە غەڵەت لێ حاڵی بووە، یعنی تەماشا دەکەی ئەوانەی کە کاری ئیسلامی دەکەن، ئەوانەی کە لە مەیدانی جیهاد و خەبات و تێکۆشاندا دەیانوێت دینی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا سەرخەن، خەڵکێک ئەو ئاەتەی بە بەڵگە و دلیل بۆ دێنێتەوە بۆی کە واز بێنێتن. ولا تلقوا بأيديكم إلى التهلكة، کەچی تابعیە بەڕێزەکان
لە یەکێک لە غەزەواتەکان ئەو ئاەتەیان بەکارهێنا بۆ کۆمەڵە موسڵمانێک کە هێرشیان دەکردە سەر دوژمن، ژمارەی دوژمن زۆر لەوان زیاتر بوو. ئەو ئاەتەیان بۆ خوێندنەوە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة، خۆتان بە فەتاڕەت و بە هیلاک مەدەن. سەحابە بەڕێزەکان یەکێک لە هاوڵان لەوێن دەرێ بە فەرمووی و ئاەتە دەربارەی ئێمە هاتە خوارەوە، شەرح و تەفسیلی ئەو ئاەتەی لای ئێمەیە، مانای ئەو ئاەتەی لای ئێمەیە، ئەو ئاەتە ئەوەی ناگەینیتن. ئەو ئاەتە ئێمە کاتێک کە فەتحی مەکەی کرا موسڵمان زۆر بوون، ئێمەی مهاجرین گوتمان با بۆ خۆمان ئەو جارێ ئێمە دابنیشین و واز لە وەکو بڵێ غەزەوات و جیهاد بێنین و خەریکی کار و کەسابەتی بین، خەریکی کار و کەسابەتی بین. ئەوە خەڵکێکی دیکە هاتۆ موسڵمان بۆ بە ئەوان خێر و پاداشتەکەش بەوان بگاتن. دەڵێ خوای گەورە تەبارەک و تەعالا و ئاەتەی ناردە خوارەوە، یعنی ئاەتەکە زەممە بۆ ئەو کەسانەی کە واز لە کاری ئیسلامی و لە خەبات و تێکۆشان دێنن لە پێناو ئیسلام و لە پێناو خوادا، نەک کابرا بۆی بێنیەوە لە ماڵێ چوار مەشقەلەی دانیشیت و عیلاقەی بە چدانە بێتن. لەبەرەوەش تەماشەکەن هەموو کار و کردەوەیەکی ئینسان کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەشجیعمان دەکا کە پێی وە پابەند بین بیکەین، هەمووی ڕەبت کردوتەوە بە خۆی. چونکە ئینسان هەر کار و کردەوەیەکی کە بکە مەبەستی پێخوا نەبێت تەبارەک و تەعالا، لە بۆ خوای نەبێتن کابرا هەم ماڵەکەی دەڕوا هەم پاداشتەکەشی دەست ناکەوێت. بۆرە دەفەرمێەوە ئەنفقوا فی سەبیل الله، لە پێناو خوا ببەخشن. جا کەسێک کە لە پێناو خوای بەخشی پرتەپرت و بۆڵە بۆڵ و بە چاودادانەوە و داوای وەکو بڵێ پاداش یان داوای چاکەکردن لەو کەسێک کە پێی بەخشی و داوای چاکەی لێ بکاتەوە، وەڵام چاکەم لەگەڵ کرد چاکەی لەگەڵ نەکردومەوە، ئەو شتانەی هەمووی لەبەر چاولا دەکەون. ئەها ئینەما نطعمكم لوجه الله، ئەپێناو خوانانتان دەدەین، لا نريد منكم جزاء ولا شكورا. هەرچە دەخۆ ئینسان ئەگەر سپڵە نەبێ، ئینسان کە ئەهلی وەفا بێ، ئەوە ئەو ئاەتە بۆ ئەوانەیە کە دەبەخشن بۆی کە ئیخلاسی تەواویان هەبێتن، بەڵام وا جوانیشە ئەو کەسەی کە چاکەی لەگەڵ دەکرێ، وەکو لە دەرسی ڕابردوو کۆتاییمان پێهێنا کە خوای گەورە دەفەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان. ناشکرێ کابرا سپڵە بێت و بەڵام بەو مانای ناکە ببێتە عەبدی ئەو ئینسانی کە چاکەی لەگەڵ کردووە، بەڵام سوپاس گوزار بێت و پێ بزانێتن بەو چاکە و خێرەی کە بەرامبەری کراوە. ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێەوە ئەحسینوا، ئەگە تەماشە بکەن کەلیمەی ئیحسانی بە سیغەی بەردەوامی بەکارهێناوە. وأحسنوا، بەردەوام چاکە کار بن لەگەڵ دەوروبەرتان، بۆ چونکە ئینسان لە ناو کۆمەلگە و مجتەمەعدا دەژیت. ئینسان ئەگەر چاکە کار بوو ئەو خەسڵەتە بەرزت دەکاتەوە. جا سیاقی ئاەتەکەش کەوایەوە ئەحسینوا دیاری نەکردووە، لەبەرەوە ڕێگاکانی چاکەکاری زۆرن کە دوای دێنە سەری ئینشاءالله. بۆ ئین الله يحب المحسنین، ئەوەی کە پێیان خۆشە ببنە خۆشەویستی خوا، با چاکە کار بن. تەماشەیەکی نمونەی بەسیطتان بۆ دێنمەوە، چونکە ئەمڕۆ بەڕاستی ڕوحی هاوکاری و ڕوحی کۆمەک و برایەتی ئەوانە نەماوە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا، زۆر کەم بووە. سیارەیەک عاتڵ بووە لە جادەیەکی عام، ڕاوەستاوە لای داوە، کەم وایە خەڵک سیارەکەی ڕابگرێت و بێتە خوارەوە بزانێ داخۆ چ کێشەیەکی هەیە، چ مشکیلەیەکی پێویستی بەچیە. لە جادەی سیارە عاتڵ بووە، نەفەرێک کە بە تاقی تەنە سیارەکەی پاڵ دەدا، کەس ئەو جورئەتەی نییە سیارەکەی ڕابگرێت و بێتە خوارەوە سیارەی لەگەڵ پاڵدات. ئەو نمونەیەکی بەسیطە. بەردێک لەسەر جادەیە، هەر سیارەکی دێتن لا دەدات و دەڕوات و پێلێ دەنێتن. ئەو بەشە ئیمانە لێوێن دەرەکەوت و کەس خۆی تێناگەینیت. وإماطة الأذى عن الطريق، بەشێکی ئیمانە. لەبەرەوە خوای گەورە دەفەرمێ وأحسنوا، چاکە کار بن. ئەو شتانەتان کە ببینین ئینسان دەبێ هەست بکاتن، ڕاوەستی هاوکاری خەڵکی بکاتن، بزانی چی پێ دەکرێتن بەلای کەمی.
خۆلەوانی هیچت پێ نەکرێ بەڵام کە ڕادۆستی کابرا دڵی پێخۆشە دەڵێ هێشتا خەڵکی چاکەکار ماوە. إن الله يحب المحسنين. لو صنفاني خوا تبارك وتعالى خوشي ديون شينا تاكا كارن أو جا خواي پروردگار لسورة آل عمران آياتي 134 دفرمي الذين ينفقون في السراء والضراء أوانيك لا خوشي وناخوشيان دادا بخشن. طبعا مسألة بخشين يشك لو خصلت عنيك إن شاء الله أجر تمن باقي بباسي دكين ك يشك لو بها برزانك خواي پروردگار أمري بيا كردوه و دەبێتە مایەی بوشانەوەی کۆمەڵگە و مجتەماعەکان دەبێتە مایەی خۆشەویستی و محەبەت لە نێوان فەقیر و دەوڵەمەندەکان فەقیرەکان دوعا بۆ دەوڵەمەندەکان دەکەن هەوڵ نادەم چەند دزیان لێ بکەن بۆ چونکە چاویان لە فەقیرەکانە ئەو ماڵەی کە لە لای دەوڵەمەندەکانە قەتیس نابێتن لەوێن دەرێ لە ناو خەزێنەکان حەشاری نادەن لە پێناو خوای گەورەی دەبەخشن دەیدەنە خەڵکی مستحق. ئەو جا دەفەرمێ والكاظمين الغيظ والعافين عن الناس ئەوانەی کە تووڕە دەکرێن. ئێستا هیچ حونەرینی ئەمە دانیشتوین مەسەڵەن کێشە و مشکلەمان لەما بینینین گەردەنت ئازابی گەردەنم لەسەر چه ئازابیت یانم بڵێمە گەردەنت ئازابی گەردەنم ئازاکە براکەم لەسەر چت گەردەنی ئازاکەم برام بەس گرینگەوەی کە حەقی توم خواردبی حەقی تو لە لای من بێتن زوڵمم لێ کردبی ئەو کاتەی تووڕێیت قوت دێ بڵێ کاکەوە گەردەنم ئازا کردی لە پێناوخوا ئەو مانای ئاەتەکەیە ئەو مانای ئاەتەکەیە. والعافين عن الناس دا ناسیشی هێناوە بە مطلقی چونکە ئینسان لە کۆمەڵگە و مجتەمەعدا دەژی هەر موسڵمانی تێدانین ئەهلی کتابیشی تێدایە کافر و منافقیشی تێدان خەڵکێک زوڵمت لێ دەکا ستەمت لێ دەکا بە تایبەتیش ئەگەر بتوانی ڕەدی بدەیەوە چونکە لێرانە عەفوەکە لێرانە گەورەیە ئاگاتان لەوەی هەبێت. ئەو والعافين عن الناس مەبەست چییە؟ مەبەست دەوێت توانات هەیە کە دەفعی ئەو زوڵمە بکەیت تۆڵەی لێ بکەیەوە بەڵام لە پێناو خوای پەروەردگاردا چاوپۆشی لەو حەقی خۆت دەکەی و گەردەنی ئازا دەکەی ئاگاتان لەو خاڵەی هەبێت. کابرایەکی دەسەڵاتدار بەخۆ بە 8 حیمایان بێ زوڵمت لێ بکات و تێت هەڵدات شلێن دەرە بڵێەوە عەفوم کردی و گەردەنم ئازا کردی پێی گسکە دەبیەوە پێی ناشیرن دەبێت چونکە پێی نەوێری بەڵام کاتێک کە تۆ بەسەری دازاڵ دەبی و پێی دەوێری و دەتوانی تۆڵی لێ بکەیەوە ئەو کاتەی والعافين عن الناس ئەوەی کە چاوپۆشی دەکەن و گەردەنی خەڵکی ئازا دەکەن لە حەقی خۆیان بۆ ئینسان گەورە دەبێتن لەبەرەوە دەرفێ والله يحب المحسنين چونکە ئەو سیفەتە لە کەسێک دەوەشێتەوە کە چاکەکار بێتن. لەبەرەوەی لە زەین العابدین ڕەحمەتی خوای لێ بێ دەجێڕنەوە عەبدێکی بووە ئەو عەبدە کە قەدیم مەسینەی قەدیم لە مس و لەوانە دروست کراون قوڕس بوون ئاوی بەدەست و نوێژی داکردووە مەسینەکەی لەدەستکەوتۆتە خوارێ بەسەری کەوتۆ سەری شکاندووە ئەو ئاەتەی بۆ خوێندۆتەوە والكاظمين الغيظ چونکە ئەوە دەسەڵاتدارە ئەو عەبد و بەندەیە ئەیتوانی پڕ شەقی بکات فەرمووی كظمت غيظي فەرمووی والعافين عن الناس فەرمووی عفوت عنك جا علەما دەفەرموون هاوەڵان و تابعیە بەڕێزەکان وەقاف بوون وەقاف یعنی چی یعنی کاتێک کە ئاەتێکت بۆ خوێندوونەوە ڕاوەستاون تەسلیم بوون ئەو جا دەفەرمێ والله يحب المحسنين فەرمووی ئازادم کردی لە پێناو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کابرا سەریشکان بە مجەڕەد خوێندنەوەی ئاەتێکی عەفوی کرد و تووڕەیی خۆی قوت داوە و ئازادیشی کرد و لە بەندایەتی و کۆیلایەتیش ڕزگاری بوو. ئەو جا خۆشەویستانم خوای پەروەردگار لە سوورەتی الأعراف ئاەتی 56 دا دەفەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها
بڵاوکردنەوەی فەساد و خراپە و خراپەکاری جا چ فەسادی سیاسی بێ، چ فەسادی اقتصادی بێ، چ فەسادی ئیداری بێ، هەمووی نەهی لێکراوە، شتێکی خراپە. خوای گەورە پێی ڕازی نییە. خوای پەروەردگار ئەوانەی کە مفسیدن ڕقی لێیانە، تۆبە نەکەن لە دنیا لە دوا ڕۆژدا ئینتیقامیان لێ وەردەگرێتەوە. ئەو جا دەفەرمێ وەدعوه خەوفە وەطەمعا، دوعا بکەن لە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەم دوو صیفەتان تێدا مەوجود بێ لە دوعاکردن، ترسی عقوبە و خەشم و قینی خوا، و تەمەعیشتان هەبێ لە ڕەحم و بەزەی خوای پەروەردگار کە ڕەحم و بەزەی خوای پەروەردگار زۆرە، بۆ چکە خوای گەورە دەفەرمێ ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین. ئەلێرەش پێم خۆشە هەڵوەستەیەکی گچکە بکەم. زۆر جار کابرا خراپەکارە، تۆبەی نەکردووە، پەشیمان نەبۆتەوە لە گوناه و تاوانەکانی. کوڕە خوای گەورە غەفوور و ڕەحیمە. خوای گەورە کۆ عەبدی خۆی دەسووتێنێ، وەڵڵا شەقی وەدا و دە و عەبدەی هەڵدەدرێت لە ڕۆژی دواییدا، خوا پەناماندا، هەر خوا بخۆ بزانیت. خوای گەورە پێی فەرمووی لە قسەی دەربچی، ئەمر و فەرمانەکانی جێبەجێ نەکەی، بە تایبەتی بەرەو کوفر و ئیلحاد بڕۆی، ئەبەدی لە ناو دۆزەخدا دەبی، ئەنواع و ئەشکال عەزاب و ئەشکەنجە دەدرێ. خۆت هەڵمەخەڵەتێنە بەو قسانە. ئەوجا ئەتۆ کاتێک دەبێت طموحت لە ڕەحم و بەزەی خوا هەبێ کە بەرەو خوا بگەڕێەوە، کە بەرەو خوا بگەڕێەوە، کە تۆبە بکەی، کە پەشیمان بیەوە لە گوناه و تاوانەکانت. ئەو کاتەی کابرا کە تو بەرەو ئیحسان و چاکەکاری هەنگاوت هەڵێنە، ئەو جاش خوای پەروەردگار دەفەرمێ ئین ڕەحمەت الله قەریب من المحسنین. ڕەحم و بەزەی خوای پەروەردگار نزیکە لە چێ؟ لە چاکەکاران. لە سوورەتی صافات دەفەرمێ کەذالکە نەجزی المحسنین. کەذالکە نەجزی المحسنین یعنی خوای پەروەردگار چۆن پاداشتی کۆمەڵە مسلمانێک دەداتەوە کە خەسڵەتی جوانیان تێدا ڕەنجدات بۆ نمونە، ئەوانەی کە شاکرن، ئەوانەی کە سابیرن، ئەوە خەسڵەتی جوانن، چۆن پاداشتی ئەوان دەداتەوە؟ بە هەمان شێوەش پاداشتی ئەو کەسانە دەداتەوە کە محسینن، کە چاکەکارن. ئەوجا لە سوورەتی زومەر خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لە ئایەتی 34 دا دەفەرمێ لەهم ما یەشاؤون عند ربهم ذلك جزاء المحسنين. لەلای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەرچی کە بەدڵیان دادێ، هەرچی کە حەز و ئارەزویان لێیە، خوای پەروەردگار پێیان دەدا خوای گەورە لەوانەمان بژێڕیتن. ذلك جزاء المحسنين دەفەرمێ و پاداشتی چاکەکارانە. کەواتە خۆشەویستانم ئەوانەی کە چاکەکارن پلە و پایە و مەکانەتێکی زۆر بەرزیان هەیە لای خوای پەروەردگار. آخر ئاەت و کۆتاییش بە ئاەتەکان دێنین لەسەر ئیحسان دەچین لەسەر کوڕۆکی بابەتەکە چاکەکاری لە چ بوارێک و لە چ شەریحەیەکدا پێویستە بکرێت و بیکەین. لە سوورەتی هەر زومەر ئاەتی 58 دەفەرمێ تەماشەکەن دەربارەی ئەوانەی کە بە کافری مردوون، بە منافقی مردوون، بە مشریکی مردوون، کۆ ئەبەدین لە ناو ئاگری دۆزەخدا، خوا پەناماندا، کە داوای گەڕانەوە دەکەن بۆ دنیا، چکە دەبینن پاداشتی چاکەکاران چەندە لای خوای پەروەردگار تەبارەک وتەعالە، دەڵێنە خوای پەروەردگار بمانجێڕەوە دنیا بۆی کە چاکەکار بین، چاکە بکەین، بۆی پاداشمان وەکوی ئێوان بێت. خۆ خەسڵەتی دیکە زۆرن کە ئینسان بیکارە دنیاە، بەڵام کە پاداشتی چاکەکاران دەبینن لای خوای گەورە چەند گەورە و مهمە، داوای ئەوە دەکەن ئەو تەقولە حینە تەڕە العەذاب، ئەو تەقولە حینە تەڕە العەذاب، و لە سەزاری ئەوانەیە کە کافر و منافق و مشریکن، کاتێک کە ئاگری دۆزەخ دەبینن، عەذابی خوای گەورە دەبینن، چ دەڵێن؟ لەو ئەنە لی کەڕەتەن، لەو ئەنە لی کەڕەتەن، ئەگەر مۆڵەتم بدرێتێ جارێکی دیکە بچمەوە دنیایێ چەکەم؟ فەئەکم من المحسنین، وعد بێتن لە چاکەکاران بم، وازدە و هەموو خراپە و خراپەکارانە بێن. خۆشەویستانم، ئەوە کۆمەڵە ئاەتێک بوون کە پێم خۆش بوو هەڵیان بژێرم لەسەر چاکەکاری بۆی کە بەڕاستی تەشجیعکەرێک بن بۆمان. فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام گەلێک زۆرن لەو بابە و لەو جانیبەیوە، و
ئەتوانین مەسەرەن لە کاتی خۆیدا ئینشاءالله لە هەر جانبێکدا لە هەر بوارێکدا کە باسی چاکەکاری دەکەین فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستیشمان عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ بێنینەوە. خوازیارم خوای پەروەردگار موفقمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و هیدایەتمان بداتن بۆ دروستبوونی ئەو خەسڵەتە جوانە تێماندا بۆی کە بتوانین ئەو دینەی کە هەڵمان گرتو جوانی کەین و خەڵک واستە بێ ئێمە ئەو دینەشی خۆش بوێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.